و کشان جو حکومت بویا مجار گرم دناو حزب هرمه و هندک آلی دخوازن گوتو بیجا و مجاره بکن. کمال اسلامی کردستان خود کابینه یا حشتی حکومت دا به دو وزیر و سروک دسته که تبلی ببو دخوازه مجارا و کشان جو حکومت گوتو بیج بکه لجبو و مبستیجی دگل اندامن خو دا آخفه. او هلوستا کمال پاشی ویتتن که داخاز جگوران یکتی یگرتو کربو جوینا چار آلی لدار بخن و به هفرا هلوستن خواه لسر رفشا هرم و کریزا دارایی راب گهینن لی بزاوین وان سرکفتی نبون. زنگی نارضایتی لهولاتیانی کردستان برز بوتەوە بڕیارمان وایە لە نێو خۆمانە دیبێتی بکەین وەزیر و پەرلەمانتاران و ئەوانەی لە ئیداراتی حکومەتی خۆجەیی سلێمانی بەشدارن لەگەڵ هەندێک لە سەرکردە و کادیرەکانمانە تاوتویەکی ئەو بابەتە بکەین وەکو دیبێت وەکو وەڵسەنگاندنێکی بابەتی. دواتر ئەوە کۆبنەوەی فراوانەوە تا کۆبنەوەیەک لە سەرکردایەتی فراوانترە کە توانێت بڕیارە بدا ئەو بڕیارە بەدەستی سەرکردایەتیش نییە کشانەوە لە حکومەت. تفگرا گوران که به 4 وزارت و سروک دسته که او هر وسا دو شونکار وزیر تولی حکومت ببو و اول نزدیک ساله که جو حکومت هاویتنا درو لیبله گوران دنهادا داخازا دستبردان وزیر انخوا جو حکومت که لگور پیزانین انارتی تیما گوران دناو حکومت دا پیشنیارا دست جکار کشان خو پیشکشی اوده یا حکومت و پارلمان یا تفگرا گوران کرنه و صدام هری مزن آوه هلوستا خوشی جبو دبارا خراب آوالاتیان دزورینن. هر لسر با کشان حزبان الحکومت یکتید بیجا و کشان الحکومت یعنی و گریان بو بازنه یکی آ حکمرانیه. من پێم وایە حزبی مەسئول ئەوڕۆ دەبێ ماندی نەبی لە چارەسەرکردنی هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکە کشانەوە لە حکومەت و ئیفلیسکردنی حکومەت و نێشتنی حکومەت گەڕانەوەی بۆ مرەبعی یەکەمی ساڵی 2091 بە مەکارێکی خراپ. جبلی گوران و کۆمەڵ پێنجشەمبیا دەربازبووی یەکگرتوویە ئەسلامی جی جارەکەدن هایداری دا حکومەتە هەرێمێ و دەنویسینەکەدا ڕاگەهاند ادی برپرس دبارا خراب آجیانا خلکه نینن و گر چاکسازی نهینه کرن و داخازن خلکه نهینه جیبی جی کرن یه جی حکومت وکیشن. افسی حزبانه کووی گاوه بحثا وکیشان جی حکومتت کن دا کابینه یا 6 و 7 دا اپوزیسیون بون جبلی یگرتو و کمال گورانجی اوه یک کمین جاره تولی حکومت بویه.